ئەم کاتتان باش فێرخوازان و لەوانەیەکی نوێدا هاتمەوە خزمەتتان ئازیزان. لەم وانەیەدا بە وردی دەست پێ ئەەکەم لەبەرەوەی زۆر کەس کێشیان لەگەڵ نۆمیناتیڤ و ئەکۆزەتیڤ و داتیڤ و گێنەتیڤ هەیە و لەبەر ئەوەی تا ئێستا بە شێوەیەکی زۆر و ورد و هەنگاو بە هەنگاو پێ دەچێت زۆر بە کەمی باسکرابێ، بۆیە من دەست پێ ئەەکەم کە بە وردی بۆتان باس بکەم و هەنگاو بە هەنگاو هەمووی فێرکاریتان بۆ دابنێم، ڤیددیۆتان بۆ دروستکەم بۆ ئەوەی بەباشی لێی تێبگەن کە نۆمیناتیڤ چییە، ئەکۆزەتیڤ و داتیڤ و گەنێتیڤ چییە. لە هەموو وانەکاندا لەگەڵمدا بن تا کۆتایی بۆتان دائەنێم کە چۆن فێری بن، چۆن بیان ناسنەوە لێکیان جا بکەنەوە. لێرەدا وەک ئەیبینن ئەم لیستەی ئەیبینن ئەمە جێناوی کەسێتەکانە، پێرسۆناڵ پرۆنۆمن، ئەمە لێرەدا کەسەکانە، ئەمەش جێناوەکانە، ئەمە ئەم جێناوە کەسێتیانە لە حاڵەتی نۆمیناتیڤدا، ئەمانە جێناوی کەسێتەکان ئیش بەمانای من دێت، پێرزۆن زینگۆلار، کەسی تاکەم، منم تاکم. ئەمەش کەسی تاکی تۆیە، دوو بەمانای تۆ دێت دوو. ئەمانەش ئیە، ئەمانش کەسی تاکن، ئیە بەمانای ئەو دێت، لێرەدا ئیە ئەو بەمانای ئەو بۆ نێر، بۆ ڕەگەزی نێر بۆ پیاو دێت. فێمینین ئەوش کەسی تاکە، ئەو بۆ ڕەگەزی مێ، زی ئەو بۆ ڕەگەزی مێ. ئیس بۆ نوێترال بێلایەن یاخود بێگیان دێت، بەمانای ئەو دێت ئەو. و پێرزۆن پلورال بەمانای کۆ دێت، ڤە بەمانای ئێمە دێت، من و کەسێکیان دوان یان سیانی دی بەمانای ئێمە دێت. ئێمە کین چەند کەسێکی دی، من و کەسێکی دی یاخود دوان و سیانیان زیاتر، ئێمە. ئەی ئێوە بەمانای ئێوە چی دێت؟ بەمانای ئێوە دێت. ڤە بەمانای ئێمە دێت، ڤە بەمانای ئێمە دێت، ئێمە. دوو سیانیان چواریان زیاتر بین، هەرچەندێک بین، ئێمە چەند کەسێکین. ئێوە ئیغە بەمانای ئێوە دێت، ئێوە دوو نەفەر یان سیان یان زیاترن، ئێوە. پێرزۆن پلورال بەمانای زی دێت، ئەوان، ئەوان دوو یان سێ یان چواریان زیاتر چەند کەسێکن. زی بەمانای ئەوان دێت، پلورال بەمانای چەند کەسێک دێت. وە لە زمانی ئەڵمانیشدا ئەم زیە هەیە بەمانای بەڕێزتان دێت، هۆفلیشکایتس فۆرم بەمانای شێوازی ڕێز، ڕێز نواندن یاخود ڕێز پیشاندان سەیریکەن، زی ئەو بەڕێزتان سەیریکەن. بەڵام دوو یاخود ئیغە دوو بەمانای تۆ دێت، ئیغە بەمانای ئێوە دێت، ئینفۆرمێل بەمانای زمانی نافەرمی دێت. لێرەدا ئەم زیە ئەیبینن، لێرەدا ئەم زیە بۆ زمانی فەرمیە، ڕێز پیشاندانە بەرامبەری کەسێک. بەڵام بە کەسێک بڵێ دوو، ئەڵێ تۆ، دوو تۆ، ئیغە بەمانای ئێوە دێت، زمانی نافەرمیە، نافەرمی. لەکوێدا بەکاردێت؟ das wird bei Gesprächen mit Freunden, Familie und allgemein in informellen Situationen verwendet. کەی بەکاردێت؟ لە گفتوگۆ و ئاخافتن لەگەڵ هاوڕێ و خێزان و بەگشتی لە حاڵەتەکانی نافەرمی، ئەو حاڵەتانەی کە نافەرمین لەو کاتەیە بەکاری دێنین. چی بەکاردێنین؟ دوو دەڵێن تۆ، نمونێ لەگەڵ هاوڕێیە لە ماڵەوە لە گفتوگۆی ئاساییدا نافەرمی بێ، ئەڵێن تۆ، یاخود ئیغە بەمانای ئێوە دێت، دوو نەفەر یان زیاتر. بەڵام ئەم زیەی لێرەدا بەمانای زی ڕێز دێت، سەیریکەن زی فۆرمێل، فۆرمێل بەمانای فەرمی دێت، فۆرمێل فەرمی یاخود هۆفلیشکایتس فۆرم شێوازی ڕێز نواندن، ڕێز نواندن بەرامبەر بە کەسێک. Sie wird bei Gesprächen mit dem Chef سەیریکەن لە گفتوگۆ ئاخافتن لەگەڵ بەڕێوەبەر شێف، mit Fremden لەگەڵ خەڵکی بێگانە، mit Fremden کەسێک نەیناسیت، Fremden کەسێک تۆ نایناسیت، پێی ئەڵێ زی بەمانای بەڕێزتان دێت، پێی ناڵێ دوو. ئەمە زمانی ڕێزی پێ ئەڵێن. بەم شێوەیە نمونە تۆ لە کارگەیەکی لە شوێنێکی لەگەڵ بەڕێوەبەرەکەتە
یاخود لە دام و دەستگایەکیت بە زی لەگەڵ کارمەندەکانی یاخود لەگەڵ شێفەکەی یاخود لەگەڵ شێفەکەی خۆت بە زی قسە دەکەیت پێی ئەڵێن زمانی فەرمی بەم شێوەیە بە زی قسە ئەکەین پێی ناڵێن دوو یاخود فغێمدەن لەگەڵ بێگانە ئەو کەسانەی نایان ناسی نمونە ڕێکەوت لە ئیشوکارە ڕێمان لێیان ئەکەوێت یان لە ڕێگاوبانە هەتا دوایی und و allgemein in formellen Situationen verwendet لە هەموو بە شێوەیەکی گشتی لە هەموو دۆخێکی فەرمیدا لە دام و دەستگا و هەتا دوایی بەم شێوەیە زی بەکاردێنین دەڵێن بەڕێستان دوو بەکار ناهێنین کە ئەمە زۆر زۆر گرنگە لە زمانی ئەڵمانیدا بۆ ئەوەی لێکیان جیا بکەینەوە ئەمەی بینیمان بەم شێوەیە بوو لێرەدا ئەمە پێرزۆن کەسەکان وەک بەس باسم کرد لەسەرەوە سەیریکەن گەنووس بە مانای ڕەگەز دێت جنس ماسکولین بە مانای نێر دێت فێمینین بە مانای مێ دێت نوێترال بە مانای بێلایەن یاخود بێگیان دێت ئەمەش لێرەدا بۆ نۆمیناتیڤ وەک وتمان ئیش من دوو تۆ ئیا بە مانای ئەو دێت ئیا بە مانای ئەو دێت بۆ چی بۆ ماسکولین بۆ نێر زی بە مانای فێمینین کەسی تاکە ئەو بۆ ڕەگەزی مێ نوێترال کەسی تاکە ئەو بۆ ڕەگەزی مێ ئس ڤیا بە مانای ئێمە دێت بۆ کەسی کۆی ئێمە دوو نەفەریان زیاترین ئیغە بە مانای ئێوە دێت بە مانای ئێوە دوو کەسیان زیاترن زی بۆ چەند کەسێک دێت زی بۆ چەند کەسێک دێت زیاتر لە دانێک ئەوان دوو کەسیان زیاتریا کۆمەڵە کەسێک بن وە فۆرمال لێرەدا فۆرمێلە بۆ زی بەم شێوەی گەورە زی بە مانای بەڕێستان زی بەڕێستان وەکو لەسەرەوە ئاماژەم پێکرد بەڕێستان لە شوێنە فەرمیەکاندا لەگەڵ بەڕێوەبەر و لە دام و دەستگا حکومیەکان و یاخود هەتا دوایی لەو شوێنە فەرمیانەدا بە زمانی ڕێزەوە بە کەسی بەرامبەر ئەڵێن زی بەڕێستان پێی ناڵێن دوو تۆ زۆر باشە ئەمەی بینیتان حاڵەتی نۆمیناتیڤە بەم شێوەیە جێناوی کەسیتەکان دادەنین و لە حاڵەتی ئاکۆزەتیڤدا لە حاڵەتی ئاکۆزەتیڤدا جێناوی کەسیتەکان ئەگۆڕێن ئەبێ بەچی بە میش ئیش ئەبێ بەچی بە میش دوو ئەبێ بەچی لە حاڵەتی ئەکۆزەتیڤدا ئەبێ بە دیش سیرکەن زۆر بە وردی ئەم لیستەی لێرەدا بۆم دروست کردوون کە زۆر بە ڕێکوپێکی دامناوە ئەتوانن زۆر بە وردی سەیریکەن و جای بکەنەوە لە یەک بە شێوەیەکی زۆر زۆر ئاسان کە ئەزانم لەم حاڵەتی ئەکۆزەتیڤ و داتیڤەیە زۆر کەس لێرەدا تێکەڵیان ئەکەن بە یەکە و لێیان تێک ئەچێت بۆیە زۆر زۆر گرنگە بە تایبەتی بۆ ئەوانەی لە کۆرسن و هەر کەسێکیش ئەوێ بە زمانی ئەڵمانی قسە بکات زۆر زۆر گرنگە کە ئەم جێناوانە بزانێ بۆ ئەوەی بتوانێت بە شێوەیەکی ڕێزمانی بەکاریان بێنین لێرەدا دوو ئەبێ بە چی بە دیش لە کاتی نۆمیناتیڤدا ئیا ئەبێ بەچی بە ئین ئیا ئەبێ بەچی بە ئین و زی ئەبێ بەچی لێرەشدا وەک خۆی هەرە بێ بە زی لە حاڵەتی ئەکۆزەتیڤدا گۆڕانکاری بەسەردا نایەت ئیس بە مانای چی دێت بە وەک وتمان ئیس بۆ ئەو بێلایەنە یاخود بێگیان ئەبێ بە ئیس لە ئەکۆزەتیڤیشدا هیچ گۆڕانکارێکی بەسەردا نایەت ڤیا ئەبێ بەچی ئێمە ئەبێ بە ئونس ئیغە ئەبێ بەچی بە ئۆیش لە حاڵەتی ئەکۆزەتیڤدا ئەم لیستەی ئەیبین سەیریکەن ئەمە حاڵەتەکانی ئەکۆزەتیڤە زی بە مانای ئەوان دێت کۆمەڵە کەسێک دوانیان زیاتر لە حاڵەتی ئەکۆزەتیڤدا ئەبێ بە زی ئەوی شەرۆک خۆی ئەمێنێتەوە هیچ گۆڕانکارێکی بەسەردا نایەت زی بۆ زمانی فەرمی وەک وتمان زی بەڕێستان هەر چییە زیە وەک خۆی ئەمێنێتەوە و هیچ گۆڕانکارێکی بەسەردا نایەت وەک بینیتان ئەمە لیستی نۆمیناتیڤ بوو ئەمەشیان لیستی ئەکۆزەتیڤە جێناوی کەسێتەکان ئەبەم شێوەیە دەگۆڕێت کە دەیبینن و لێرەدا و بینە سەر داتیڤ جێناوی کەسێتی ئیش
لە حاڵەتی داتیڤدا دەبێ بە میە، دوو لە حاڵەتی داتیڤدا ئەگۆڕێ ئەبێ بەچی بە دیە. ئەم لیستەی بەرەو خوار ئەیبینن هەمووی داتیڤە، جێناوی کەسێتەکان لە حاڵەتی داتیڤدا. ئیا ئەو بۆ کەسی نێر، بۆ کەسی تاکی نێر ڕەگەزی نێر نمونە بۆ پیاوێک ئەبێ بە چی؟ ئەبێ بە ئیم. ئیم سەیریکەن ئەوە ئێمە ئیم بۆی لێتان تێک نەچێ. زی ئەو بۆ کەسی مێی تاکە، زی نمونە ژنێک ئەبێ بەچی؟ بە ئیر. ئیر ئەبێ بە ئیر لە حاڵەتی داتیڤدا. ئیس ئەو بۆ کەسی بێلایەن کەسی تاک یاخود بێگیان ئەبێ بەچی؟ بە ئیم. ئیم سەیریکەن هەردووکیان ئیا ئەو بۆ نێر بۆ پیاوە ئیم، بۆ ڕەگەزی نێر ئەبێ بە ئیم، بۆ کەسی بێلایەن یاخود بێگیانش بۆ تاک ئەبێ بە ئیم لە حاڵەتی داتیڤدا. ڤە ئەبێ بەچی لە حاڵەتی داتیڤدا؟ ئەبێت بە ئونس. ئەبێ بە ئونس. ئیغە ئەبێ بە چی؟ ئێوە ئەبێ بە ئۆیش. ئۆیش ئەبێ بە ئۆیش لە حاڵەتی داتیڤدا. زی بە مانای ئەوان دێت، زی بە مانای ئەوان دێت، ئەوان چەند کەسێک دوو نەفەریان زیاتر لە حاڵەتی داتیڤدا دەبێ بە ئینن. سەیریکەن چۆن لێکیان جیا ئەکەینەوە حاڵەتی داتیڤدا، ئەم زیەیان بۆ بەڕێستان، زی بەڕێستان زمانی فەرمیە کە کەسێک بڵێ بەڕێستان ئەڵێن ئینن، و زی ئەوان بۆ کۆمەڵە کەسێک هەر ئیننە. بەڵام لێرەدا بۆ ئەم زیەیان بۆ ئەوان زیاتر لە کەسێکن ئینن. سەیریکەن پیتی یەکەمی بە بچووک ئەنووسرێت، بەس کلاین بە بچووک ئەنووسرێت، بەڵام لەم زیەدا بەڕێستان ئیننەکە بە گەورە ئەینووسین، بە پیتی گەورە ئەینووسین. سەیریکەن ئەمە زۆر گرنگە کە ئەبێ بیزانن و لێکی جیا بکەنەوە. ئەم لیستەی بینیتان جێناوی کەسێتەکاندن لە حاڵەتی داتیڤدا. جێناوی کەسێتی لە حاڵەتی داتیڤدا. سەیریکەن ئەم لیستەیە بەرەو خوارەوە لە حاڵەتی داتیڤدا. ئەمەشیان ئەکۆزەتیڤ بوو بەرەو خوار. ئەم لیستە جێناوی کەسێتەکان لەم دۆخی ئەکۆزەتیڤدا. ئێرەش نۆمیناتیڤە وەک باسم کرد ئەم لیستەیان، و ئێرەش گێنەتیڤە. گێنەتیڤ سەیریکەن ئیش ئەبێ بە ماینە. ماینە و دوو دەبێت بە داینە، ئیا ئەبێت بە زاینە، و زی ئەبێ بە ئیغە، و ئیس ئەبێ بە زاینە، و ڤیا دەبێ بە ئونزە لە حاڵەتی گێنەتیڤدا. ئیغە دەبێت بە چی؟ بە ئۆیغە، و زی دەبێت بە چی؟ ئیغە، و زی دەبێت بە ئیغە. بەم شێوەیە سەیریکەن ئەو ئاڕێی کۆتایی زۆر بە سووکی دەرئەبڕێت و کە هەر گوێشت لێی نابێ. ئەمەش بینیتان ئەم لیستە حاڵەتی گێنەتیڤ بوو. ئەمەی دامناوە ئەم لیستە ئەمەی بینیتان ئەمە لە هەموو دۆخەکاندا لە حاڵەتی نۆمیناتیڤ و ئاکۆزەتیڤ و داتیڤ و گێنەتیڤدا جێناوی کەسێتەکان بەم شێوەیە دەگۆڕێن. لەوانەی داهاتووشدا هەنگاو بە هەنگاو دەست پێ ئەەکەم کە چ کاتێک بەم شێوەیە جێناوەکان بەکاردێنین و لەکوێدا. هەتا وانەی داهاتوو شاد و بەختەوەر بن.